باشا الصلاة والليل سڵاو سەرچاو لەکێوە لێرە وڵای لە بانی زۆر لێرین بەینیۆ لێ وەکو سەڵ من فرۆش لە سەعات حوتی بانی شەشی بانەوە جێگامان گرتووە ینی کاتێک هاتنە دەرەوە بۆی بەر قەرەباڵغەکە ئەی تەمان ئەگەر بانیان زوو بێ باشتر هەستن تۆ ساردە بەڵام تۆ بە ئیسراع شوێنی خۆ دەگریت وانە چکە گەر لە دوای سەعات دە و یانزە بێ شوێن نامێنە کەپر نامێنە لەو دەشتا لەبەر بارانە بی مامە چیتان ئامادە کرد بوو کە خواردن بەبەست وڵی سەرەتا کوبێکمانێ نابکی لە پێک و بمە بە گەرما و گەرم خوار مامە بۆ نانی بێ ئابووە گەرم بیتەوە جا دوایەوە مەنزەڵای پراخ و دوایەوە کەباب و گۆر دەست پێکایتر هەتا ڕوونەوە خۆین جی بکەین زۆر باشە گۆشت نابرژێن گۆشت هەستەکەم بزانی گۆشت ببێ خب مامەوەندام خەبیر ئیشەکە ئەوەیە کاکە هیچمان تام و تێژ دشوقەکەیە مامە طبعا مامە کاتی بۆ سەفرا گەر گۆشت پێ خۆش لێکەزەوە کە مامە بەڵام وابزانام جانێمە کەبابمان هێناوە مامە وەسای کەبابمان لەگەڵایە وەسای چاک خۆت ناڵێم چییە؟ عیدی خواردنەکەم ئەمڕۆ داواتی